دادگایکردنی چالاکانی بادینان درامایەکی دوور و درێژ کە هەر مانگە و وەرزێکی نوێ دەست پێ دەکات و هەر هەفتە و زنجیرەیەکی نوێی پێشکەش دەکرێت. درامایە کە ئەکتەری سەرەکی هەروەک خۆیەتی و هەر هەفتە و بابەتێکی نوێ پیشانی بینەرانە درێت. بەپێی ڕووداوەکان ئەکتەرانەی دراماکە و ئەوانەشی لە پشتیانەوەن و هانیانەدەن لە هەموو پێکاتەکانی کۆمەڵگەن. سەرەڕای نیگەرانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا لە سزادانی چالاکوانانی بادینان، بەڵام دادگای پێداچوونەوەی هەولێر سزای 5 چالاکوانەکەی بادینانی بە 6 ساڵ زیندانیکردن پەسەند کرد. ئەوەی ئێستا بۆتە پرسیار هەر بە تەنها سووربوونی دادگاکانی هەولێر نییە بۆ سزادانی چالاکوانان، بەڵکو درێژەدانە بە سزادانی ئەو چالاکوانانەی دیکە کە ئێستا خراونەتە نێو بازنەی سزادانەوە و ژمارەیان 72 چالاکوانە و ناوە و هەر مانگە و بەشێکیان دەبرێنە بەردەم دادوەر و سزایان بەسەردا دەسەپێنرێت. لە نێو خەڵکیدا دەستەواژەی دراما تورکیەکان بۆ هەر شتێک بەکاردێنرێت کە کۆتایی نایەت و هەموو زنجیرەیەک شتێکی نوێ و چاوەڕوان نەکراوی تیادایە. دۆسیی چالاکوانانی بادینانیش شێوەی دراماکانی وەرگرتووە، هەر مانگی جارێک وەرزێکی نوێی دەردەچێت، هەر هەفتەیە و بەشێکی نوێی پێشکەش دەکرێت، لەگەڵیشیدا کاردانەوەی ناوخۆیی و بیانی لێ دەکەوێتەوە. دۆسیەی چالاکوانانی بادینان تەنانەت لە نێوخۆی پارتیش ڕای جیاوازی دروست کردووە. ئەو ئاراستەی مەسرور بارزانی سەرۆکایەتیەکات توندن بەرامبەر چالاکوانان و لە بنەڕەتدا سزای زیندانیکردن بۆ چالاکوانان بە سزایەکی کەم دەزانن. لە بەرامبەردا ئاراستەکەی نێچیروان بارزانی میان ڕەوتر دەرەکەون و لانی کەم لێدوانیان لەبارەی چالاکوانەکانەوە نییە یاخود باز لەوە دەکەن پێداچوونەوە بە سزاکەدا بکرێت. لە نێو یەکێتیشدا ئەگەرچی ناوە دەنگی ناڕەزایی و دژبوون لەگەڵ ئەو سزادانانە دەبیسرێت، بەڵام لەسەر ئاستی فەرمی و تیمی حکومیان هیچ هەڵوێستێکی پێویست بەدی نەکراوە و تا ئێستا بەشێکن لە دەرهێنەرانی دراماکە و نەیانتوانیوە خۆیان لە ڕووداوەکانی نێو دراماکە دابماڵن. لەگەڵ هاتنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی و بە جێگرایەتی قوبات تاڵەبانی یەکەم جارە بە لێشا و چالاکوان و ڕۆژنامەنووسان دادگایی بکرێن. لە نوێترین زنجیرە دادگاییکردنیشدا 5 چالاکوانی دیکە دادگایی دەکرێن، ئەویش بە تۆمەتی کارکردن بۆ مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق و دکتۆر بەرەم ساڵح سەرۆک کۆماری عێراق کە ئەمە جگە لە مەتەڵێکی سەیر و سەمەرە لە هیچی تر ناچێت و مەگەر هەر لە دراما بیانەکاندا سەرۆکانی وڵاتان سیخوڕیان گرت بێت بۆ تێکدانی ئارامی و ئاسایشی وڵاتەکەی خۆیان. ئەوەی لە کەیسی چالاکوانانی بادینان بۆتە جێگەی سەرنجەوەیە. ئەو تۆمەتەی ئاڕاستیان کراوە بە دیاریکراوی چییە؟ بۆ نمونە ئەو 5 چالاکوانەی بە 6 ساڵ زیندانیکردن سزادران، سەرەتا دادگا وتی سیخوڕیان بۆ وڵاتانی بیانی کردووە، بەڵام دواتر لە ژێرفشاری ئەڵمانیا و ئەمریکا ناوی ئەو دوو وڵاتە لە تۆمەتەکان دەرهێنرا. بەوەش پرسیاری ئەوە دروستە بێت ئەی کەواتە ئەو چالاکوانانە سیخوڕیان بۆ کێ کردووە؟ بە هەمان شێوە ئێستا لە کەیسی 5 چالاکوانی دیکەی بادینان ناوی دوان لە 3 سەرۆکایەتیەکەی عێراق دێت کە ئەوانیش مستەفا کازمی و دکتۆر بەرەم ساڵحن. دیار نییە ئەگەر لە داهاتوودا ئەوانیش فشار لە حکوومەتی هەرێم بکەن ناویان لە لیستی تۆمەتبارکردنەکە دەردەهێنرێت یاخودنا. ئەو تۆمەتانەی دراوەتە پاڵ چالاکوانەکان بریتین لەوەی بەنیاز بوون کار بۆ ئەمریکا و بەریتانیا بکەن و ویستویانە گروپێکی کار بۆ پشتیوانی لە مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق دروست بکەن ئەگەر بەشداری لە هەڵبژاردندا بکات. ئەوەی سەیرە ئەوەیە ڕۆژانە هێزە عەرەبیەکان دێن هەولێر و سلێمانی و لەگەڵ گەورە بەرپرسانی هێزەکانی دەسەڵاتدا سەودا و مامەڵە دەکەن لەسەر کورسیەکانی داهاتووی پەرلەمان و دابەشکردنی پۆستەکانی داهاتووی وڵات. ئەی خێرە ئەوان بێتاوان و ئەمان تاوانبارن.